بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. بەناوی خوای گەورە سەڵاتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. شەش لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان ڕاگەیەنراوێک سەبارەت بە پرۆسەی جیاکردنەوەی دەنگەکان بڵاو دەکەنەوە. لەو ڕاگەیەندراوەدا و شەش لایەنە داوا لە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق دەکەن سەرجەم دەنگەکان بەرەست هەژمار بکاتەوە. با میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی کامران بابانزادە ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە هەولێریشەوە کاروان هاشم ئەندامی زیواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان تاوتوێ ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. شەش لایەنی سیاسی هەرێمی کوردستان جارێکی دیکە داوا لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دەکەن ژمارنەوە بۆ سەرجەم سندوقەکان بکاتەوە. لە ڕاگەیەندراوێکدا سەبارەت بە جیاکردنەوەی دەستی دەنگەکان هەریەک لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری و بزوتنەوەی ئیسلامی و حیزبی شوێعی باز لەوەکەن سەرەڕای دەرچوونی یاسای ژمارنەوەی دەستی سەرجەم دەنگەکان و پەسەندکردنی لەلایەن دادگای باڵای فیدراڵیەوە، بەڵام ئەنجومەنی کۆمیسیارانی پێکهاتوو لە دادوەران پابەندی جێبەجێکردنی یاساکە نەبوون و بڕیاریاندا تەنها ژمارەیەک سندوقی کەم هەژمار بکرێنەوە. ئەو شەش لایەنە لە ڕاگەیەنراوەکەیاندا ئەوەش دەخەن ڕوو لە سەرجەم قۆناغەکانی پرۆسەکەدا تانە و سکاڵا و راپۆرتی زۆرمان پێشکەش بە دەستە دادوەریەکە و دام و دەستگا پەیوەندیدارەکان کردووە، بەڵام تا ئەم ساتە وەختەش وەڵامی هیچ سکاڵا و تانەیەکمان نەدراوەتەوە. لە هەمان کاتدا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان هاوکار نەبووە لە پێدانی زانیاری سەبارەت بە چۆنێتی بەڕێوەچوونی پرۆسەکە، هەروەها بە پێی ڕێکارەکانی کۆمیسیۆن و پەیڕەوی ژمارە 13 ساڵی 2018 بوار نەدراوە بە چاودێریکردنی وردی پرۆسەکە لەلایەن نوێنەرانی قەوارە سیاسیەکانەوە و تەنیا ڕێگە بە یەک بریکار دەدرێت کە لە دوورەوە چاودێری پرۆسەکە بکات، کە لە یەک کاتدا سەدان کارمەند سەرقاڵی پرۆسەی هەژمارکردنەوەکە دەبن. لە کۆتایی ڕاگەیەنراوەکەیاندا هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری و بزوتنەوەی ئیسلامی و حیزبی شوێعی چەند داواکاریەک ئاراستەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دەکەن. یەکەم، کۆمیسیۆن یاساکە وەکو خۆی و بەبێ هیچ لادانێک جێبەجێ بکات و سەرجەم سندوقەکان هەژمارکردنەوەی دەستیان بۆ بکرێت. دووەم، پێویستە کۆمیسیۆن ڕێگا بدات بریکارانی لایەنە سیاسیەکان لە نزیکەوە چاودێری وردی سندوقەکان بکەن و ژمارەی ئەو بریکارانەش زیاتر بکرێت، هەروەها بەراوردکاری نێوان پەنجەمۆر و بارکۆدی فۆرمی دەنگدانەکان بکرێت. سێم، پێویستە کۆمیسیۆن و دەستە دادوەریەکە وەڵامی سکاڵا و تانە یاساییەکانی ئەم لایەنانە بدەنەوە. ڕاگەیەندراوی ئەو شەش لایەنە ناڕازیە لە ئەنجامی هەڵبژاردننی 12 ئایار لە کاتێکدایە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق دەستی کردووە بە پرۆسەی جیاکردنەوەی دەستی ئەو سندوقانەی سکاڵیان لەسەر و لە قۆناغی یەکەمیش پرۆسەکە لە هەریەک لە پارێزگاکانی کەرکووک و سلێمانی و هەولێر و دوهۆک و نەینەوا و ئەنبار و سەلاحەدین بەڕێوە دەچێت. پرۆسەی جیاکردنەوەکە لە کەرکووک کۆتایی هاتووە و دواتریش لە پارێزگاکانی دیکە بەڕێوە دەچێت. جارێک دەستڵاتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. مامۆستاکان بەرەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. وەکو شەش لایەنی ناڕازی ئەمڕۆ دووبار لەسەر مەسەلەی جیاکردنەوەی دەنگەکان بەنامەیەکتان بڵاو کردوێتەوە. خەڵک چاوەڕوانی ئەوەی لە ئێوەیە کە ئێوە هەوڵەکانتان بەکوێ گەیشتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی پرۆسە تەزویری کە لە هەڵبژاردننی 12 ئایار ئەنجامدرا. بەناوی خۆی گەورە میرەبان، دیارە ئەمڕۆ شەش لایەنی سیاسی کە نیگەرانیان هەبوو لە ئاکامی هەڵبژاردنەکانی 12/5 کۆبوونەوە بۆ ئەوەی قسەی خۆیان هەبێت دەربارەی جێبەجێکردنی یاسای پەرلەمان سەبارەت بە هەژمارکردنەوەی دەنگەکان لە
هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق بە تەکید لە سەرەتاوە پەرلەمانی عێراق باش هاتە دەنگ بۆی کە توانی زۆرینە دروست بکە و بڕیاری وەلانانی هێزی دەنگی تایبەت و هەروەها هەژمارکردنەوەی کۆی دەنگەکان بەڵام دواتر هێواش دەبینین ئەم پرۆسەیە بە قارێکەکەدا ڕۆشت زۆرێک لە تەوافقی پێوە دیار بوواتە هەم هەوڵی ئەوەیاندا ڕازیکردنی لایەنە ناڕازیەکان دەربارەوەی کە سکاڵیان هەبوو وەروەها ئەو لایەنەی کە با بڵێن بە شێوەک لە شێوەکان سەختەیەنیان بەرامبەر بە کردووە بەوەی کە هەرزوو دەنگدانی تایبەتیان زارێککە لە ڕێگەی دادگای فیدراالیەوە خستەوە چوارچێوەی هەژمارکردن و هەروەها تەنها ئەم سندوقانە کە سکاڵیان لەسەر هەژمار بکرێنەوە وە تەسەوڕ دەکەین ئەمە بەرەو ئاقارێک دەڕوا کە کۆی ئەنجامەکە دەرناچێکە چاوەڕێ دەکرێت لەبەرەوەی هەموو سندوقەکان هەژمار ناکرێنەوە و پێناچێ ئەمە هیچ لە معادلەکە بگۆڕێ واتە ئەم با بڵین یاریکردن بەم نەتیجەیە تێدەپەڕێ و ئەم دەنگە بەدەست هاتووانی کە لە سەرەتاوە ڕاگەیەندراوە بەبێ دەنگە حەقیقەکان دەڕوا بۆی ئەم لایەنە لە بینی خۆیاندا کۆبوونەوە بۆەوەی کە دو هەڵوێستی خۆیان دەربخەن ڕاستە لێرە چەند خاڵێکیان قستوتە ڕوو سەبارەت بەوەی کە تاکو ئێستا دادگا وەڵامی سکاڵایەکانی نەداوەتەوە لەبەرەوەی جارێکی کام دەنگانە هەژمار دەکرێنەوە و دەگونجێت ئێستا بەدوا وەڵامی سکاڵایەکان بداتەوە بەڵام پێم وانە ئەنجامێکی هەبێ وەروەها مۆزوعی با بڵێن هەژمارکردنەوەی هەموو دەنگەکان کە تەنها سکاڵای لەسەرە و ئەو خاڵیشیان کە داوای دەکەن ئەویش با بڵێن بریکارەکان ژمارەیان زیاد بکرێت کە دیارە لە دوورەوە چاودێری پرۆسەکە دەکەنەوە بەش ناتوانن ڕێگە لە هیچ ساختەکاریەک بگرن کە هەیە من بەش بە حاڵی خۆم کە ئەم با بڵێن ئەم بڵاوکراوەیەم خوێندەوە پێم وانە ئەمە هیچ لە ناتاویەکانی پرۆسەکە بگۆڕێ و ناتوانێت ئەمە ڕێڕەوی ئەم هەژمارکردنەوەیە بە ئاقارێک گۆڕێکە بگەڕێنەوە سەرسکەی خۆی باشە دواتر دێن سەرۆی بژارەکانی بەردەم ئێوە چێوەکولایەن ناڕازیەکان بەڵام سەبارەت بە ئەوەی کێوە کەم تەرخەمیتان نەبووە خۆتان بە کەم تەرخەم دەزان یاخو پێتان وایە ڕۆڵی خۆتان بینیوە بۆ ڕوبەڕووبوونەوەی پرۆسەی تەزویر هەر لە سەرتاوە لە دوای دوانزەی مانگەوە تاکوێستا نزیکەی 2 مانگە بڵین ئەم پرۆسەی بەڕێوە چووە پێ دوایە کەم تەرخەمون یاخود ڕۆڵی خۆتان گێڕاوە ئەم درم هەڵەی ئەم لایەنە هەر لەوەدایە لە سەرتاوە پرۆپاگەندەمان بۆ ئەوەی کرد کە ئەم جیهازە تەزویری تێدا ناکرێت و هەڵبژارنی ئەم زارە بە شێوەیەکی پاک بەڕێوە دەچێت و دەتوانێت هەموو حالەتێکی تەزویر لە پرۆسەکەدا کۆنتترۆل بکە کە دواتر وانە بوو یادی کۆنتترین تەزویری و بەڕمەج و زۆر منەظەم لە ڕێگەی ئەم جیهازەوە دیارە بە پێم داتا و بەڵگانە هەیە کە کراوە ئەمە قەزیەیەک دواتر کاتێک ئەم تەزویرانەوە ئەم بەم ئاقارەدا ڕۆژ من تەسەوڕ دەکەم ئەم لایەنە سیاسیانە تەنها ئەوەندەیە جموجۆڵێکی گەورەیان لە بەغدا کرد بەڵام ئەم جموجۆڵە 2000 بە ئاکام نەگەشت لەبەر ئەوەی ئاماژەکان ئێستا و ڕابردوو پێمان دەڵێ کە بەغدا هەر هەنگایەک بەهاوێ 2000 زۆرێک لە تەوافقی تێدایە بۆ ڕازیگرنی هەموو لایەنەکان و پەنابردنی ئێرە بۆ بەغدا بۆ هەر نادادگەریە کە لە هەرێمی کوردستاندا بکرێت لە پرۆسەی تەزویر و هەڵبژاردننی یان هەر پرۆسەیەکی تر پێرەچێ بەغدا ئەم فریاد ڕەسە گەورە نەبێ بۆ هاندانی پرۆسەی دموکراتی و ئەڵگۆڕی ئەشتیانەی دەسەڵات هەرێمی کوردستان بە کۆی لە قوپۆپەکانیەوە بەڵام پێ دوای ئێوە ڕۆڵی خۆتان بینی و بە تاوەتی یاخود لە دوایم قۆنا هەموو ڕێکارێکتان گرتوۆتە بەرۆکۆ لایەنانە بۆ گێڕانەوەی ئەو تەزویری کرێتان کراوە ئەم لەڵم 2000 دەبێت دەنگدار یان شەقامی کوردستان وەڵامی ئەم پرسیارە بداتەوە کە زەنا بدەڵێ بەفعلی ئەمە جێگای تموحی دەنگدەرانی ئەم لایەنە هەیە بەوەی کە بە ئەمانەتەوە داکۆچیانە دەنگکانیان کردو چکۆ داکۆچکە لە دەنگکردن بە دوو ڕێکار دەبێت هەم داکۆچی لە دەنگکانیان بکەی لە ڕێگری لە تەزویر و هەم داکۆچی لە دەنگکانیان بکەی بۆی کە نوێنەرێکی ڕاستەقینەیان بی بۆ ئەو خواستەی کە ئەوان دەنجیان پێداوی بەفعلی من پێم وایە ئەم لایەنە لە ئاستی دەنگدەرانماندانین هەم لەو تەزویرەی کە بەرامبەرمان دەکرێت هەم بۆ ئەو نوێنەرایەتی کە دەیکەین بۆ ئەم پێم وایە ئەم لایەنە لە دەرکردنی بڵاوکراوەیەکی لەو زۆرە دەبێت تەجاوز بکەین و بین لە ئاستی ئەو بەرپرسیارەتێ دابین کە لەم قۆناغە هەستیارە لەسەر شانمانە زۆر سپاس باتر قسە سەرەوەکن دەبێت چی بکرێت کاکێ کاروان سپاس بۆ بەڕێزیشتان سەبارەت بە مەسلەی ئەو بەیانامەی کەم ڕۆ بڵاوتان کردوتەوە بۆچی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق پێشتر کاری بەوە نەکرد کە سەرجەم دەنگەکان هەژمار بکاتەوە پێتان وایە دووبارە پێراچوونەوە بکات بەم داواکاری ئەم 6 لایەنە کەم ڕۆ دووبارە داواتان کردووە کە سەرجەم دەنگەکان بەدەست هەژمار بکرێنەوە بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورم هێرەبان سپاس بۆ تۆ بۆ میانە بە ڕێزەکەت بۆ بینەرانی کەناڵی پێم تەوانەوەی کە ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەست پێ کردووە
ئێمە پێمان وایە قۆناغی دووەمی تەزویرە لە عێراقا هەمان ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە لە 12/5 بە بەرنامە پێشوەختە پلانیان بۆ تەزویرکردنی ئیرادی خەڵکی کوردستان و عێراقدا نابوو. ئێستا هەمان هێز و لایەنە سیاسیەکان متفقن و ئیتفاقیان کردووە کە هەمان پرۆسە بە شێوازێکی تر وە شەرعیەتدان بە پرۆسەی تەزویر لە 12/5 لە ڕێگای کۆمیسیۆنێکی نوێەوە کە من بۆ خۆم پێم وایە کۆمیسیۆنە بێلایانی خۆی لە دەستداوە و بەشێکە لە ناشرینکردنی پرۆسەی انتخابات لە عێراق و لە کوردستانە. بۆیە من هیچ ئومێدێک لەسەر ئەم جاکردنەوەی ئێستای ئەم کۆمیسیۆنە هەڵناچنم و پێم وایە وەکوتم شەرعیەتدانە بە تەزویری 12/5 و قۆناغی دووەمی تەزویر لە عێراق و لە کوردستانە. بەڵێ بۆچی پێ دوایە قۆناغی دووەمی تەزویرە لە چ ڕێگەیەکەوە ئێستا قۆناغی دووەمی تەزویرە کە پێ دوایە ئەوەی کە ئێستا بەڕێوەچی قۆناغی دووەمی تەزویرە؟ ئێمە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان لە کوردستان و لە عێراق لە ڕێگای پەرلەمانتارەکانمانەوە توانیمان کۆدەنگیەک لە ئاستی عێراق دروستکەین بۆی کە هەمواری یاسای هەڵبژاردنەکانی عێراق بکەینەوە توانیمان خۆشبەختانە ئەمە هەموارکەینەوە و لە یاساکە زۆر بەڕوونی باسیەوە کە کابێت هەموو سنووقەکان لە هەموو عێراقا بەدەست بژمێردرێنەوە. بەڵام بینیمان ئەم کۆمیسیۆنە بێگوێگردن یان بێگەڕانەوە بۆ یاساکە تەنهاڵێ ئەو سنووقانەی کە سکاڵیان لەسرە ئەو سنووقانەی کە سکاڵیان لەسرە کەمترن لە 120 هەموو کۆی سنووقەکانی عێراقەوە بێ ئەم پرۆسەیە گریمانەگەر واژ بوو گریمانەگەر لەو سنووقانەی سکاڵیان لەسەر بوو ئەوەی کە ئێمە بە بەڵگەوە ئایڵێن تەزویر کراوە و دایان دوو کۆمێتمانداوە سکاڵامان کردو و تاانمان کردو بەڵام بەداخەوە گوێمان لێ نەگیراوە بە دوواداچوونی بۆ نەکراوە. ئەگەر ئەمەشە ڕاست بێ 120 هیچ لە معادلەکە ناگۆڕێ بۆ نمونە لە محافظەیەکی وەکو سلێمانیان نزیکی 3000 سنووقەیە ئەوان عەدو فەرز بۆ 300 سنووقەکەن گریمان ئەم 300 سنووقە دەنگەکانیش ئاڵوگۆڕی پێکرا. ئەم 300 سنووقە هەمووی دەنگی یەک کورسی پەرلەمانی عێراقا یعنی ئەو کاتە تەنها لە کورسیەک ئەگەر ئاڵوگۆڕ ڕووبدا ینی ئەمە بۆ ئێمە پێمان وایە بەجێبەجێ نەکردنی هەمواری یاسایی هەڵبژاردنەکان کە پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق هەماری کردەوە ئەوان نایەنەوێ ئەو تەزویرەی کە لە 12/5 کردویانە ئاشکرای بکەن بەڵکو یانەوێ لە ڕێگای ئەم کۆمیسیۆنەوە لە ڕێگای ئەم هەمان ئەو کەرەستەی پێشوو کە تەزویرەکان کردووە و هەمان ئەو لایەنە سیاسیانە شەرعیەت بە تەزویرەکەی 12/5 بدەن و بەرگێکی قانونیشی بەبەرا بکەن و جۆرێکی تر خەڵک بێ ئومێدکەن چونکە ئێمە لە 12/5 هەموو هێز و لایەنە سیاسەکان دایان دوو کۆمنتمان خستە بەردەم ڕای خەڵکی عێراق و کوردستان و جیهان بە بەڵگەوە سلمانمان کە تەزویرێکی گەورە لە عێراقا کراوە ئەم انتخاباتە بەداخەوە کۆمەڵی هێز و لایەنی سیاسی هەم عێراقی هەم کوردستانی لەلایەنە پارتیویەکێتی دوای ئەوەی سەروەت و سامانی ئەم وڵاتیان هەمووی دزی دوای ئەوەی تێوەگلاون لە فەسادی گەورەوە لە بەکرێگیراوی دەوڵەتانی دراوسێ ئێستا یانەوە ئیرادەی خەڵکی عێراق و کوردستانیش تەزویرکەن و بەداخەوە کردیان. ئێمە بە بەرنامە و بە دوو کۆمێت توانیمان ئەمە بە خەڵک بسەرمێن کە ئەمە تەزویرە ئەمە دەنگی خەڵکی کوردستان و خەڵکی عێراق نییە و توانیمان لە ڕێگای پەرلەمانی عێراق وەکو دامەزراوەیەکی شەرعی لە وڵاتە هەمواری یاساکە بکەینەوە لە یاساکە بەڕوونی باسیەوەکەین کابێ هەموو سنووقەکان بەدەست بژمێردرێنە بەڵام بەداخەوە کۆتم هەمان هێز و لایەنە سیاسانەیە کە لە عێراق و لە کوردستانە باڵە دەسن هەمان هێز و لایەنە سیاسانەی کە سەرۆت و سامانی وڵاتە زن هەمان هێز و لایەنە سیاسانە ئێستانەوە شەرعیەت بەم تەزویرەی خۆیان بدەن و بە هەمان کەرەستایانەوێ قۆناغی دووەمی تەزویریان چەسپاندنی تەزویری 12/5 بەردەوام پێ بدەن. زۆر باشە بەڵام کە بەڕێزت ئەمەی ئێستا ناودنەی قۆناغی مثلەن دووەمی تەزویر ئەی بۆچی مەسەلەن ئەو شەش لایەنە ناڕازیت مەسەلەن چاودێر دەنێرن بۆ جاکردنەوەی پرۆسەی مەسەلەن جاکردنەوەی دەستی دەنگەکان لە کاتێکا باز لەورەکێک کە لە دوورەوە مەسەلەن ڕێگەیان پێدەدرێت کە چاودێری پرۆسەکە بکەن. ئێمە کێڵێ ئێمە چاودێرە نێرین ئێمە داوامان کردو بە وەڕاگەنراوەکەمان بە وازحی باسیەوەکەین کە کۆمەڵە داواکاریمانەیە کۆمیسیۆنم داواکارانێمە لەبەر چاو بگرێ و پیاچوونەوە بە بڕیارەکانی بکە ئەگەر بێت و کۆمیسیۆن پیاچوونەوە بەم بڕیارانەی کە داوێتی نەکات بە دڵنیاییەوە ئێمە بە تەجروبەمان لە کەرکووک لەگەڵەوەی هەمان ئەو هێز و لایەنە سیاسان هەمان ئەو کۆمیسیۆنە خەریکی درێژە پێدانی تەجروب بەڵام دەنگەکان لە کەرکووک گۆڕانکاریان بەسەرهات و بینیمان زۆربەی سنووقەکان دەنگەکانی گۆڕانکاری گەوری بەسەرهات بەڵام لەگەڵەوە شایمە هەر تێبینیمانەوە ئیمڕۆ ئەم لایەنە سیاسانە بەیاننامەیەکمان دەرکردووە بە وازحی داوای کۆمەڵێ داواکاریمان هەیە لە کۆمیسیۆن ئەگەر بێت و ئەم داواکارانە جێبەجێنەکان مەرج نییە ئێمە و لایەنەکانی تر
چاودێر بنێرین بۆ چاودێریکردنی پرۆسەی عەدوفەرزیە دەوی لە سلێمانی و لە هەولێردا. یعنی بڕیارتان داوە تاکەی بۆ نمونەگەر کۆمیسیۆن وەڵامتان نەداتەوە چاودێر نانێرن هیچ بەرارێکی وایە چونکە دوای کەرکووک کە لە قۆناغی یەکەم حەوت پارێزگا ئاژمارکردنەوەی دەستیان بۆ ئەنجام دوای کەرکووک لە سلێمانی دەست پێ دەکات هیچ بڕارێکی لەو بارەوە کە چاودێر نەنێرن؟ بەڵێ پێم وایە سێشەم بڕیارە لە سلێمانی دەست پێ بکە و ئێمە پێم وایە بەیانی چاوەڕێی کۆمیسیۆنەکەین ئەگەر بێت و کۆمیسیۆن داواکارەکان ئێمە لەبەر چاو نەگرێت بە دڵنیاییەوە ئەو کاتە پێچێ هێز و لایەنە سیاسەکان لە ناویانە بزنەوەی گۆڕان ڕێیەکی وازەحتری هەبێت لەم ڕاگەیاندنەوە کە ئێمڕۆ بڵاوی کردوێتەوە. بەڵێ سوپاس دەکەم کە کارۆنماوسە کامران سەبارەت بۆی کە بەڕێزیش داماژت پێدا بۆچی لە ڕێگە پێنادرێ وەکو پێویست شەفاف یعنی ئەم پرۆسێش کە کاروان ناوی برد بە قۆناغی دومی تەزویر ڕێگە نادرێ بە بریکاری لایەنە سیاسەکان زۆر بەوردی و شەفافانە چاودێری جیاکردنەوەی سنووقەکان بکەن ئەوانش کە سکاڵیان لەسەرە. خۆیەگەر لەوانەیە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان بیانویان بۆ با بڵێن زۆر قەرەباڵغکردنی سەر سنووقەکانی دەنگدان لە کاتی چیاکردنەوە و پرۆسەکە بێت لەبەرەوەی کە هەر هەموو پێکەوە لە یەک قاع کۆبوونەتەوە کۆوەنیەکە لە بنکەکان بنەڵام مە نابێتە پاساوی ئەوەی کە بێتە با بڵێن لە دەرەوەی چاوی لایەنە سیاسەکانە پرۆزەیە هەشمار بکرێتەوە ئەمە دەکرێت ناوی لێ بنین کە دووبارە جارێککە گومان دەکرێت کە ساختەکاریچکە بکرێتەوە و لایەنەکانی لێ بە دوور بکرێتەوە بۆیە ئەم بابەتە کۆمەڵی گومان هەڵدەگرێ و بۆ ڕەوانەوەی ئەم گومانە دیارە ئەم وڵامی سکاڵایەکان و هەم زیادکردنی وێنەری لایەنەکان و ئەم چاودێریکردنی ورد بەڵام ئەمەی کە کاروان دەڵێ منش پێم وایە کۆمەڵی ئیسلامی لەو وارەیەوە ئەگەر بۆ خۆی بەیاننامەی دەربکرد وایە بە دڵنیاییەوە بەیاننامەکەی ڕۆنتر و ئاشکراتر و ڕاشکاوانەتر دەبوو چیتە وەگەر بۆ نمونەوە بە تەنیا ئەگەر تێبینیت کردبێت لە کۆتایی بەیاننامەکەدا ئەگەر سەیری کۆتایی بەیاننامەکە بکەیت ئەگەر پرۆسەکە بەم شێوازە بڕوە ئەمە با بڵێن پێچەوانەی یاسا و ڕێنماییەکان و شەرعێدانی بە پرۆسی ساختەکاری ئەمن پێم وابوو پێشەوەی کە سلێمانی دەست پێ بکە زەرورە ئێمە بەشداری دەکەین لە وەکو نردنی بریکار بۆ چاودێری پرۆسەکە یان ناوە شەرعەت بەم ئەنجامە دەین یان نام پێم وابوو دەبوایە ئەم کۆبوونەوەی ڕاشکاوانەتر بوویایە بۆ ئەوەی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانیش بەرچاوڕوو بووایە بۆەوەی کە ئەم لایەنانە بە چەند سیغەیەکی لاستیشی ڕوبەڕووی ئەم حالەتە نابنەوە و بە کۆمەڵێک سیغەی ڕسمی و بە هەندێک هەنگاوی عملی ڕوبەڕووی هەر ساختەکارێک دەبنەوە یان ڕوبەڕووی هەر پێشێرکارێک دەبنەوە لە جێبەجێکردنی ئەم یاسایی کە لە پەرلەمانی بەغدایە دەرچوو بۆ هەژوارکردنەوەی دەنگەکاندا و پێم وایە خۆناغی یەکەم نەدەبوایە ئەم لایەنانە لە پرۆسی دووبارە هەژمارکردنەوەی کەرکووک بەم شێوازە بێدەنگ بوونایەتە ناو سنووقانەی کە سکاڵیان لەسەرە لە سەرەتاوە کە یاسایەکە زۆرێک لە سازشی لەسەر کرا دەبوایە لە سەرەتاوە با بڵێن ئەم بێدەنگ نەبوونا ئێستا بەم ئاخری کەەوە کەرکووک تاوا و سلێمانی دەست پێ دەکا سێشەم ئەمڕۆ یەکشەمەکە کۆبوونەوە من تەسەوەڕ دەکەم لە وارەوە دەبوایە ڕاشکاوانەتر بوون و ئێستاش نەچوە بچێ ینی ئەگەر کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکان بەیانی وەڵام نەداتەوە پێم وایە دوو بەیانی لەگەڵ سەرەتای دەستپێکردنی پرۆسەی دەستبکردن بە پرۆسی تێکردنەوەی دەنگەکان لە سلێمانی هەڵوێستێکی تونتر بنوێنن ئەگەر سەرجەم دەنگەکان گیانەکرێنەوە وا باشترە وڵایەنە بایکۆتی ئەوە بکەن کە چاودێر بنێرن بۆ جیاکردنەوەی ئەو سندوقانەی کە تەنها سکاڵیان لەسەرە بۆنمونەکە کارەوە باسی 300 سندوقە لە سلێمانی لە کۆی زیاتر لە 3000 سندوق خۆی تۆ دەبێ بە ئەندازەیەک کە نەتیجەیەک باوەڕەت پێینە شەرعەتیش پێ نەدەی و باشترین مێسج بۆی کە شەرعەت بەم پرۆسەیە نادەین ناردنی بریکارە بۆ زیاکردنەوەی دەنگەکان بۆ پرۆسەکان بەڵێ بەس کۆمیسیۆن پێ دوایە تۆمەتبارە بەلایەنگیری ئەوانەی کە بۆ نمونە تەزویریان کرد بۆ نمونە ئێوە لە بەیاننامەکەتان ئاماژە بۆ بکەن کە سکاڵەکانتان وەرناگیرێ ڕێگە بە بریکارەکان تەنها بۆ نمونە لە نزیکەوە چاودێری بکات ینی ئەو کار بە یاسای هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ناکرێت کە داوای کرد سەدەم سندوقەکان بەدەستە ژمار بکرێنەوە من ئەوە من نیم بەتەنها لەبەرەوەی ئەمە هەموو ئەو لایەنەی کە معنین بە چاودێریکردن لەم پرۆسەیە ئەمە دەگەیەنێک کە کۆمیسیۆن و لێرە دەلایەنە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان و بەشێک لایەنە سیاسیەکان لە بەغدا و وڵاتانی ئیقلیمی و دەوروبەر هەر هەموویان پێکەوە زۆرێک لەگەڵ لە کۆمەچیان کردووە لەم لایەنەی هەرێمی کوردستان بۆ تەزویر بۆ یاریکردن بە دەنگەکان بۆیە پێم وایە بەرەنگاربوونەوەی ئەم ساختەکەرێ تا ئەندازەیەک سەختە لەبەرەوەی ئەمە تەنها لە هەرێمی کوردستانەوە ڕێک نەخراوە ینی بەشێک لایەنە سیاسیەکان لە بەغداش لەگەڵی شەریکن و وڵاتانی دەوروبەریش
بەلایانی کەمەوە ئاگدارن و گڵۆپی سەوزیان پێکردەوە بەم حالەتی کە لە کوردستاندا دروست بووە لە یاریکردن بە دەنگەکانەوە و درێژەدان بەم نەتیجەیە ئەمە دەرهاوی شتەی خەتەری لێ دەکەوێتەوە واتە کۆی پرۆسەی دیموکراسی و ئاڵگۆڕی ئاشتیانی دەسەڵات لە ڕێگە سندوقەکانی دەنگدانەوە دەخاتە مەترسیەوە بامەش بە ئومێدێکی گەورە بە سەر خەڵکی کوردستان دا دروست دەکەن سەبارەت بۆی کە جارێککە حەماسەتیان نەبێ بستنە سەر سندوقەکانی دەنگدان لە هەڵبژاردنەکانی ئاینە دەنگدان لە بەروی پیان وایە دەنگدان یان تەزویر دەکرێت و یان ئەنجامی دەنگکانە ناتوانێت گۆڕانکاریی جدی بکە. بەڵام پێشبینی دەکەێت کە دوایم قۆناغا ئێوە وەکو ئەو شەژلانە ئەنجامەکان ڕەت بکەنەوە تاویەوە ئەنجامانەیە خۆت قبوڵی دەکەن لە بەردەم چیدان مەسەلاً دوای تەواوبوونی ئەم قۆناغی جاکردنەوەی دەنگەکان پێم وایە ناتوانین بە لەجێتی هەر شەژلایەنەکە لێرە قسە بکەین بەڵام پێمان وایە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ ئەگەر بێت و هەنگاوێک بۆ ئەوەی کە جارێک کە بینەوە سەرخەت و کۆب بینەوە لە دۆی کە جاری یەکەم لە دوای 12 پێ زۆر بە گەرمەگوڕی کۆبووینەوە لەم قۆناغەشدا کە با بڵێن قۆناغی هەموارکردنەوەی دەنگکانە بەدەستی لەسەر سندوقانی سکاڵیان لەسەر جارێکە کۆبووینەتەوە دەکرێت جارێککە کۆبوونەوەکان درێژە پێ بدەین بۆ ئەوەی کە لەم قۆناغەشدا بە یەکگرتووی ڕوبەڕووی ببینەوە. ئێستا یەکگرتوون لەم قۆناغەمتان یەک ریزن بۆ ڕۆبەڕوونەوەی ساختەکاری خۆت تەبایەکەوەکو پێویست نییە لە نێوان ئەو لایەنانەی کە تەزویریان لێکراوە خۆی ئەم لایەنە نەگەرتی تبینیت کردوێ ینی پێش ئەم هەڵبژارنانە خاوەنی با بڵێن پرۆژەیەکی سیاسی هاوبەش نەبوون و لە ڕابردوشدا ئەگەر تبینیت کرد بە لە هەندێک ویزگەکان خاوەنی بە یەک هەڵوێست ڕوبەڕووی ئاریشەکان نەبوونەتەوە ئەمانە هەمویان ناڕەزان نیگەرانن بەڵام پەیوەندیەکان لە دوو لایەن بۆ سێلایەن لە لایەنێک بۆ لایەنێکەکە دەگۆڕێن بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە قسە بکەین ئەم لایەنانە زۆر زار لەم حالەتانەدا کۆ دەبنەوە کە با بڵێن تەحەدایەک ڕوبەڕوویان دەبێتەوە تووشی گرفتێک دەبن و هەمویان کۆ دەکاتەوە ئەم جارەیان ئەم یاریکردن بە دەنگدان لە دوای 12 پێ هەمویانی کۆ کردوتەوە هەمویان پێکەوە لە بەغدامدا کۆچیان کرد و ئێستاش کە زارێک کەس دەکەن مەترسیەکە ماوە کۆ بوونەتەوە یعنی لەو ماوەی کۆ نەبوونەتەوە کە دڵنیاییان بۆ دروست بوو زارێککەن دەنگکارێن بۆ دەگەڕێتەوە کۆ بوونەتەوە ئەم جارە کە تەحەدایەکە دووبارە ڕووی لە هەمویان کردوتەوە ومێدەوارین کە بە گەرموگوڕی کۆ ببنەوە و لە هەڵوێستەکان بەرامبەر بەم تەحەدانی کە ڕوبەڕوویان دەبێتەوە پێکەوە بە یەک ناوەندێکی بڕیاردان ڕوبەڕووی بنەوە بە یەک ناوەندێکی سەرکردایەتیکردن ڕوبەڕووی بنەوە کە من یەک بەش بە حاڵی خۆم ئەمە بە ئاسان نابینم. سپاس دەکەم کا کاروان سەبارەت بە بژاردەکانی بەردەم ئەو لایەنانە چین کە بۆ نمونە بەڕێزی وتە ئەگەر کۆمیسیۆن وەڵامی داواکاریەکانی ئەوە نەداتەوە کە داواتان کردووە سەرجەم دەنگەکان بە دەست هەژمار بکرێنەوە ئەگەریەوەیە کە چاودێر نەنێرن هیچ بژاردێکی دیکەیە جگە لەم بژاردەیە سەرەتا نەناردنی بریکار بۆ چاودێریکردنی پرۆسەکەەوە هەنگاوێکە وەکو ئەکرێوەکو خاڵی یەکەم بۆ ڕەتکردنەوەی ئەنجامەکان و ئەکرێت دوایەوە شەم هێز و لایەنە سیاسیانە هەم لە کوردستان هەم لە عێراق چونکە تەنها ئەم شەش لایەنە نین لە کوردستانە کێشەمان هەیە ئێمە لە کەرکووک دوو پێکاتی سەرەکی لە کەرکووک کە عەرەب و تورکمانەکانن و لەگەڵ ئێمە لە لیستی نیشتیمان ئەم ئەنجامانە ڕەت دەکەینەوە لە منطقە سونیەکان بەشێکی زۆری هێزە سیاسی سونیەکان ڕەتیەکەنەوە لە منطقە شیعەکانش بە هەمان شێوە ینی ئەمە ئەکرێوەکو بدایەت ئەعترازکردن لەسەر ئەم بڕیارانی کۆمیسیۆن ئەمە وەکو هەنگاوی یەکەم تەماشا بکرێەوە لە داهاتووشە ئەگەر بینیمان بە دواداچوونی جددی نەبوو بۆ هەژمارکردنەوەی کۆی دەنگەکان و هەژمارکردنەوەیکی سەحینەکەوەی تەناکە چاودێرێک لە دووری 15 یا 20 مترەوە تەماشاکە 150 وەزەف خەریکن بە کەیفخان وەرەقەکان ئاڵوگۆڕەکەن و قەرارە دەن ئەڵێن دەنگەکان وەکو خۆی بیان دەستکارێکی کەمی بکەن ئێمە لەگەڵ و پرۆسەیە نین ئەکرێم وەکو خاڵێک لە بیدایەت تەماشا بکرێەوە لە ئایندێش ئەگەر گوێر لە داواکارەکان ئێمە نەگیرا دەکرێت هەنگاوی سیاسی تر بنێن من بەش بە حاڵی خۆم یەک ڕێی کاکەمەرانم لە پەسەند بکەوە بوو ئەکرا ئێمە لە بدایەتەوە کۆمەڵی قەرارات نامدابە لەسەر هەمان و قەراراتانە بەردەوام بوونە ئەنی ئێمە لە 12 پێنج بینیمان تەزویر کرا و دایان دوو کۆمنتمان لەبەردەسا بوو کە تەزویر کرا من بۆ خۆم پێما بوو ئەکرا ئێمە بە تەواوی ڕێککەین لەسەرەوەی انتخاباتانە ڕەت بکەینەوە و داوای هەڵبژاردنێکی تر بکەین لە ژێر چاودێری نەتەوەی گرتوەکان و ئەم کۆمیسیۆنەی ئەو کۆمیسیۆنی کە 12 پێنج سەرپەرشتی انتخاباتەکانی کرد ئەبوایە لەگەڵ هەمواری یاساکە بەداخەوە بایە پەرلەمانی کوردستان
بە بڕیارێک سزای بدابنایەوە و ئەبێ ئەو هێزولایەنە سیاسی ببورە پەرلەمانی عێراق وایە ئەو هێزولایەنە سیاسیانەی کە لە عێراق و لە کوردستان لەگەڵ نەتیجەی انتخاباتن نەبوون ئەبووە لە ڕێگای دادگاوە سکاڵان لەسەر کۆمیسیارانە تۆمار بکردایە بۆ ئەوەی کە ئەمانەی کە دێن لە دوایمان جورئەتیوان نەکردای درێژە بەم تەزویرە بدەن بەڵام بەداخەوە ئێستا ئەم کۆمیسیۆنە هەمومان نەزانین کۆمیسیۆنێکی بێلایەن نییە و بەشێکە لەو یاریە ناشرینەی سیاسیەکان کە لە عێراقا خەریکی تەزویرکردنی ئیرادەی خەڵکی عێراقن بۆیە من بۆ خۆم هیچ گەشتبین نیم بەم کۆمیسیۆن و بەم ئەنجومەنی کۆمیسیارە نوێیە کە بتوانێت دەنگی خەڵک و مافی خەڵک و حەقی خەڵک بگەڕێنێتەوە بۆ هێزولایەنە سیاسەکان و بۆ خەڵکی عێراق بۆیە ئەکرێ بڕیاری جەریئانەتر و هەنگاوی جەریئانەتر بنرێ و بەش بە حاڵی خۆم وەکو هێزولایەنە سیاسی کوردستانەکان ئەکرێ مووقفی ڕوونترمان هەبێ و ئەکرێ هەنگاوی جدیدتر بنین کە ئەوش هەموو ئەمانە ئەکرێت لە کاتی خۆی قسەی لەسەر بکەین کە هەنگاوەکان چی بن و ئەگەر بڕیارماندا لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان بە یەکەوە بیکەن یان وەکو ئەو 6 لایەنە سیاسی کوردستانێ بە تەنیا بڕیار بدەین ئەکرێ هەموو ئەمانە لە داهاتووە مناقەشە بکرێ و دواتر بڕیاری پێویستی لەبارەوە بدرێت. بەڵێ یعنی ئەوە کۆ لایەنە بژاردەی زۆرتان لە بەردەمدا بۆی کە بایکۆتی مەسەرەن ئەم پرۆسەیە بکەن پرۆسەی هەڵبژاردن ئەوەی کە باوازە بینانی بژاردەی زۆر چییە تۆیان نەبێ بڕۆی ئەتراف بەم تەزویرا بکەی کە لە عێراقا کراوە و ئیرادە و دەنگی خەڵکی عێراق و کوردستان تەزویر کراوە بچی لە پەرلەمان بەم هێزە بەم حەزمی کە بۆ دیاری کراوە کە حەزمی حەقیقینە ئێمە و ئەو هێزولایەنە سیاسانەیە بەمە ڕازی بین بچینە پەرلەمانی عێراق یان شۆتان بە بایکۆتی پرۆسی سیاسی بکەین یان شۆتە داوای دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکە لەم سێ خیارە زیاترمان لەبەردەسانیە بۆیە ینی باوازح بین خیاری زۆرمان لەبەردەمانیە ئەم هێزولایەنە سیاسیانە بخوایان یەکلاکەنەوە ئەتراف بەم ئەنجاماکەن و ئابنە بەشێک لەم گەمە سیاسیە ناشرینەی بەشێک لە هێزولایەنە سیاسیەکانی عێراق و ئەچن ئەتراف پیاکەن لە پەرلەمانی عێراق بەم حەزمی کە بۆیان دانراوە بەشدارە بن یان بایکۆتی پرۆسی سیاسیەکان و یان ئەتوانن لەگەڵ هێزولایەنە سیاسی عێراقیەکان زەختێکی نێودوڵەتی و لە ناوخۆی عێراقا دروستکەن بۆ انتخابات دووبارە بکرێتەوە لەم سێ خیارەتە زیاترمان لەبەردەسانیە بۆ هەریکێ لەمانش لایەنی ئیجابی و سلبیاتی هەیە واکرێ ئێمە وەکو گۆڕان بەش بە حاڵی خۆم ئەکرێ کۆبوونەوەی تایبەتی لەسەر بکەین و قەراری خۆمان بدەین دواتر لەگەڵ هاوپەیمانانمان لە هەم لە کوردستانم لە عێراقا گفتوگۆ بکەین ئەگەر توانیمان بەیەکەوە بایکۆت بکەین تەمان پێم وایە بە قووەترە بێگە نەشمان توانی من بۆ خۆم وەکو بزوتنەوەی گۆڕان ئەکرێ و کاتە بزوتنەوەی گۆڕان ڕێیەکی وازحتری هەبێ بۆی بە دەنگدەرانی خۆی بڵێ ئایا ئاعتراف بەم پرۆسە ناشرینە و بەم تەزویرەی کە لە 12 کراوە ئەکات و ئەچێ دەبێتە بەشێک لەم گەمە سیاسی کە لە عێراقا هەیە یان بایکۆتی پرۆسی سیاسیەکە یان هەموو محاولەیەکە بۆی هەڵبژاردن لە عێراقا دووبارە بکرێت بە بۆ چوونیەوە کامیان گەرێکی نزیکترە ئەوەی کە ئەولانە ئاعتراف بەم پرۆسەی بکەن یاخود بایکۆت بکەن کامیان ئەگەرێکی نزیکترە ئەگەر ئەم پرۆسی ژماردنی دەنگەکان بەم شێوەی ئێستا کە لە کەرکووکا کراوە بەم بڕیارانەی ئێستای کۆمیسیۆن بێ چوونەوە بۆ بەغداد چونکە بینیمان نەتیجەکان زۆر گۆڕانکاری بەسەرانایە وەکوتم ئەمە قۆناغی دووەمی تەزویرە کە ئەگەر ئەمە دوا بڕیاری کۆمیسیۆن بێ و ئەمە دوا ئیجراعاتی کۆمیسیۆن بێ و گوێ لە تانا و سکاڵاکانی هێزولایەنە سیاسی عێراقیەکان نەگرێت کە ئێمە بە دووکۆمنت هەمووانە هەموو تەزویرانەمان خستۆتە ڕوو بۆمان ناردن ئەگەر جوابێکی واقعی ئێمە نەدەنەوە بەشداریکردن لەو عێراقەیە ئاعترافکردنە بە تەزویر و بەشێک ئەبی لەو گەمە ناشرینی کە ئەو هێزولایەنە سیاسی عێراقیانەی کە تەزویری ئیرادی خەڵکی عێراقیان کردووە و بەشێکن لە ناشرینکردنی پرۆسەی دیموکراسی تۆشەبی بە بەشێک لەو پرۆسە ناشرینی کە لە عێراقایە. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕیش کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. وازینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە.
فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داونلۆدیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان مامۆستا کامەران سەبارەت بە مەسەلەی بژاردەکانی بەردەم ئەم لایەنانە پێ دوای بژاردەکانیان چیەوە کام بژاردە بەهێزە مەسەر لەم قۆناغە ئەوە کێ تاکو ئێستا هیچ داواکاریی و لایەنانە بۆ ڕاستکردنەوەی پرۆسی هەڵبژاردن جێبەجێ نەکراوە لایەن کۆمیسیۆن و لایەنە پەیوەنددارەکانەوە. من لە سەرەتایی با بڵێن ئەم دوای 12 پێنج بە چەند ڕۆژێک بایکۆت بۆ پرۆسی سیاسی عێراق و بەشدارکردنی پەرلەمان وەکو بشاردەیەک خستمە ڕوو و پێم وابوو باشترین بشاردەیە و پێم وابوو چەند کەسێکی ترش لە ناو کۆمەڵی ئیسلامی هەمان بیر و بۆچوونی خۆیان بڵاو کردەوە لەسەر ئاساسی کە بایکۆتی پرۆسی سیاسی بەغدایە بکەین و ئەم بەرپرسیارەتە ببەخشین بەم دوو لایەنە کە بەغدا بۆ خۆی بێ لەگەڵ ئەم دوو لایەنە چۆن مامەڵە دەکات ئێمە لێی بینە دەرێ ئایا بە فعلی ئەم کورسیانە چێزەی دەگرێتەوە کە تۆ بەشداریت نەکردو لە بەرپرسیارەتیەکە وازت هێناوە پێ دووا بوو ئەمە دەنج حەقیقی خۆت نییە و مشارەکەی فعلی ناکرێ بەقەدەر حەزمی خۆ لەم بەرپرسیارەتی کە بۆ داواکردنی مافی میلەتەکەتە لە بەغدایە لی گەڕێ بۆ هێزانی کە پێشبڕچەی لەسەر دەکەن بابیان ئەوان ڕوبەڕووی ئەم ئاریشانە ببنەوە و دوزار میلەت گلەی لە ئەمان بکە. من لە دوای بابرین دەرچوونی یاسا لە پەرلەمانی بەغدا بۆ هەموارکردنەوەی دەنگەکان کە جگەی دڵخۆشی و من ئەو کاتە بدو دڵیەوە مامەڵام لەگەڵ ئەو ئەوە کردکەم پێم وابوو ئەو لایەنانی کە ئەم لایەنە دەرەچی و ئەقلیمیانی کە هاوکاری ئەم هێزانەیان کردەوە بۆ یاریکردنی بە دەنگەکان بە تاکید دوادار دەرچەی شێنبۆرە دۆزنەوە لەم کۆسپە ڕزگاریان کردن بە فعلیش دواتر وا دەرچوو بۆیە بایکۆتکردن تەسەوڕ دەکەم یەکێک بێ لە بژاردە هەرە باشەکان. گرفتێکمانەیە ئێمە ئەم گرفتە زەرورە بە زەقی باسی لێەوە بکەین. یعنی هەتاکو ئێستاش ئەم لایەنانەی دەرەوەی یەکێتی و پارتی ڕوئایەکی ڕۆشنمان نییە بۆ بەغدا یعنی ئێمە بەغدامان چۆن دەوێت حاکیم تۆ بە ڕۆشنتر قسە لەگەڵ جەنابەت بکەم. هەتاکو ئێستا ئێمە بەغدامان دەوێت بۆ سکاڵا مەسەن سکاڵا بۆ نەدانی موچە سکاڵا بۆ مۆزوعی ڕیفراندۆم کە با بڵین ئێمە بەگەر ئەم لاشاوە نەکەوین کە تووشی دەرەنجامەکانی دەبێ سکاڵا بەرامبەر بەم تەزویرێ بەرامبەرمان کراوە بەڵام تاکو ئێستا ئێمە تەفاهومێکی مشترەکمان نییە لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراق ڕوویەکی مشترەکمان نییە پەیوەندیەکمان نییە ئەم پەیوەندی لەسەر ئاساسی کۆمەڵێک لە تێگەشتنی هاوبەش دروست دەبێ بۆیە لەو کاتەنە کە ناچارین و پێویستیمان بەوەیە بچین سکاڵا لە دەست ئەمانە بکەین دەچین لە بەغدا پەیوەندیەکانمان گەرم و گوڕە بۆ داواکاریەکی معەیەن کە ئێستا کردومانە بۆ مۆزوعی سکاڵا بەڵام کاتێک ئەمە کۆتایی پێدێ ئەم لایەنە سیاسیانە هیچ پەیوەندیەکی استراتیجی و پەیوەندیەکی وردیان لەگەڵ ئەم لایەنە سیاسی عێراقانە نییە تاوەکو ئەوانش بەرچاو ڕۆشن بن کە ڕاستەخۆ هاوتەریب لەگەڵ ئەم هێزانی دەرەوە یەکێتی و پارتی مامەڵە بکەن. دوجار یەکێتی و پارتی بەهۆی با بڵێن بوونی بەرژەوەندی هاوبەشەکانە لەگەڵ ئەم هێزانی عێراق ئەو برینەی کە دروست تۆ دروستی دەکەی ئەمان چارەسەری دەکەنەوە ڕێک لە بەرژەوەندی ئەوان کۆتایی پێدێ خۆ ئەگەر تێبینیمان کرد بێ ئێمە لە ساڵی ڕابردوو دڵمان خۆش و بەنسبەت لابرنی بندیوار وەزارێککە پاکردنەوەی لیستی موچە خۆران بەڵام دوزار بە قانزازی ئەمان کۆتاییان پێیان ئەگەر بگەڕێنەوە دواوە با بڵێن ئەمەی کە بۆ هەموارکردنەوەی دەنگەکان لە پەرلەمانی بەغدایە دەست دڵمان خۆش و بەڵام دوزار دووبارە بە قازانجی ئەمان هێواش لە قوپۆپیان لە یاسایەکە کردەوە. بە دیوێکی تر ئێمە دەبێت جارێککە ئەو پشت بەستنەی کە بەغدایە هەمانە بۆ سکاڵا لێرە بیوەستێنین و هەر بابرین هەنگایەک بەهاین بۆ بەغدا مەرزنی ئەمە گەر بێت و ئەندا پەرلەمانمان لە بەغدایە نەبێ نەتوانین ئەو پەیوەندی دروستکەین و مەرزنی ئەگەر بێت و ئێمە ناو پەرلەمانی بەغدایە ژماری کورسەکانی ئێمە داوام نەکەن و لێی گەڕێن و چی لێ بە فەراقی بمێنێتەوە نەتوانین ئێمە دیدی هاوبەر دروستکەین و پێچەوانەوە من پێم وایە ئەو کاتە دەستکراوەتر دەبین بۆ ئەوەی کە پەیوەندیەکانمان لەسەر ئاستی بەغدا و لەسەر ئاستی دنیا
دنیای دەرەوە بەهێزتر بکەین بۆیە یەکێک لە بژاردە بەهێزەکانەوە ئێمە بایکۆتی بەشداریکردی بەغدایە بکەین و بێنین هەتاوەکو انتخاباتێکتر هەڵبژاردنێکی تر چاوەڕوانکەین چونکە بە تەکید بەغدا نابێتە فریاد ڕست بۆ یەکێتی و پارتی وەزارێککەین بە دوای ئەم خاڵە لاوازانەدا بگەڕین بە دوو ئەو معانەتانەدا بگەڕین کە خەڵکی کوردستان لەدەست ئەم دوو هێزا لە شێوەی مامەڵەی خراپیان لەگەڵ بەغدایەدا ئێمە دەرهاویشتە خراپەکانی دەدەین میلەتی ئێمە دەیدا ئەو کاتە ئێمە وەکو چاودێرێک وەکو ڕەخنەگرێک لەسەر ئەو پرۆسەیە بینی هەرێم و بەغدا بوەستین باشترە نەک لەوێ بین و هیچمان پێ نەکرێ لەوێ بین و شەرعیت دەین بەم حاڵەتی کە هەیە زۆر باش بەس مامۆستا من گوێم لە وەرپرسێکی باڵای یەکێتی بوو لە کەرکووک کە دوای قۆناغی جاکردنەوەی دەستی دەنگکان باسی لەوە کرد کە نیازانێت سکال لەسەر و لایەنە تۆمار بکەن کە تۆمەتباریان کردبوون بە ئەنجامدانی ساختەکاری ئەو پرۆسەکە لە کەرکووک بەڕێوە چوو و ساختەکاریش تێدا نەبووە دەنی گرفتەکە لەستا گرفتەکە لەوەدایە ئەم لایەنانە با بڵێن زیاتر لەوانەیە مەبەستی بە هاوپەیمانی بێ هاوپەیمانی نیشتیمانی بۆ دیموکراتی و یادگەری کە لە سەرتاوە با بڵێن بە شێوەیەکی زۆر گەرم و گوڕ چوە پێش بە نیسبەت کەرکووک و لە بەغدای کۆمەڵە تەحەڕوکاتی کرد بەڵام دواتر تەراجوعێکی کرد بە دەرکردنی بەیاننامەیەک ینی بەوەی کە ئەمە پرسێکی نیشتیمانی و ئێمە بەستمان با بڵێن بەستمان ئەوە نەبووە زیان لە پێگەی کوردین بەرامبەر بە عەرەب و تورکمان من تەسەوڕ دەکەم ئەم جۆرە ڕاڕاییە کە لە ڕابردوو لەسەر پرسی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم لەسەر پرسی ڕێفراندۆم هەمیشە ئەم هێزانە کاتێک کە تووشی ڕاڕایی دەبن هەم زیانی گەورە بە ئومێدی دەنگدەرانیان دەگەێنن هەم زیانی گەورە بە تەباین ئێوە ئەم هێزانە خۆیان دەگەێنن من گرفتی ئەمە لەوەدایە ئەم هێزانە لە بینی خۆیان کە لەسەر پرۆژەیەکی سیاسی و ڕوئەیەکی سیاسی موحد ڕێک نەکەوتون بە تەکید دێن لەم ویستگانە تووشی ئەم جۆرە جیاوازیە دەبین ئەجینا ئەم عوزرهێنانەوەی کە بەشێک بێ لە لیستی نیشتیمان دەبێت لە چوارچەوەی لیستی نیشتیماندا ئەم عوزرە بەهێنرێتەوە لە چوارچەوەی لیستی نیشتیماندا ئەم تەحەڕوکاتە بکرێت چونکە ئێمە خاوەنی بابرین لیستێکی هاوبەشین لە شاری کەرکووک و پێویستە پێکەوە تەحەڕوک بکەین بۆ هەر کاردانەوە بۆ هەر ئیعتیزارێک بۆ هەر هەنگاوێکمانەوە بینین بۆ گەڕانەوەی متمان سپاس دەکەم ماوەستا کە کاروان سەبارەت بە مەسلەی بێئومێدی مەسەلەن ئەگەر ئەم هەنگاوەی پارتە سەڵاتدارەکان بۆ بێئومێدکردنی خەڵک بێت لە پرۆسەی هەڵبژاردن ئێستەوە وەڵامتان چییە مەسەلەن وەکو ئەو لایەنە بۆ دەنگدەرانتان کە تاکو ئێستا مەسەلەن نەتوانراوە ئەم پرۆسەیە ڕاست بکرێتەوە بەڵێ طبعاً هیچ گومانی تیانە پارتی و یەکێتی بە بەرنامەکار بۆ بێئومێدکردنی خەڵک بۆ گۆڕانکاری بۆ چاکسازیەکەن و جگەلەوەی کار بۆ بێئومێدکردن و بێهیواکردنی خەڵکەکان کار بۆەکەن بە دنیای دەرەوە بڵێن ئێمە خاوەنی ملەتێکین خیانەتیان لێکەین دزیان لێکن گەندەڵیان لێکن بەڵام دەنگمان پێدەن یعنی وێنەیەکی ناشرینی گەلی کورد بە دنیای دەرەوە پیشاندن هیچ معقوڵ و منطق نییە هێزێک لە ڕەگ و ڕیشەوە خیانەتکار بوو بێت دووبارە 16 ئۆکتۆبەری کرد بێت تۆ بڕۆی دەنگی پێ بدەی دڵنیا بن میلەتی کورد با ئەوە وشیاری تایە کە خیانەتکار و هێزێکی چاکخواز و گۆڕانخواز و هێزێک کە بەدوای داواکانێتی لێک جا بکاتەوە هیچ معقوڵ و منطقی تیان نییە هێزێک کە خیانەتکارە و کارەساتێکی بەسەر گەلی کووردا هێناوە کوردستانی لە نزیکی دەوڵەتەوە گەڕانۆتەوە بۆ حکمی زاتی و بچووکتریش بڕا دەنگی پێبدا ئەمە میلەتی کورد نییە ئەمە وێنە ناشرینەکەی کە پارتی و یەکێتیانە بە دنیای دەرەوە بە خەڵکی بڵێن کە میلەتەکەمان ماحترامی زۆرم بۆ خەڵکی کوردستان ئاوان ئێمە خیانەتیان لێکەین گەندەڵیان لێکن دزیان لێکن بەڵام دەنگشمان پێدەن لە ڕاستی ئەوانە بە دڵنیاوی میلەتی کورد دەنگی بەمانە نەداوە بە دڵنیاوی خەڵکی کوردستان سزای ئەمانەی داوە ئەوەی کە ئێستا لە ناو سنووقەکانی دەنگدانە جیاوازە لەگەڵەوەی کە ئەعلان کراوە ئەمە شەڕی ئیرادەیە لەگەڵ خەڵکی کوردستان ناکرێ ئەیانەوێ بە خەڵکی کوردستان بڵێن ئێمە هەر حاکمە بین ئێوە دەنگ بدەن و دەنگ نەدەن ئێوە لەگەڵمان بن و لەگەڵمان نەبن ئێمە بەهێز خۆمان هێڵینەوە من بۆ خۆم پێم وایە ئەمە ڕەنگە چەند ساڵێکی تریش بیان بچێتە سەر بەڵام بە دڵنیاییەوە دوجار خەڵک و بەرەی ریفۆرم خواز و بەرەی چاکخواز و عدالەتی خواز سەرەکە بەسەر ئەم بەرە گەندەڵا بەسەر ئەم بەرە خیانەتکارە کە لە ڕەگ و ڕیشەوە لە دروستبوونیانەوە بەشێکیان هەر بە خیانەت هاتوون لە 66ەوە بۆ 75 بۆ سیوەیەکی بۆ 16 ئۆکتۆبەر من هەم جار وتومە ئەمانە تەنها دەسەڵاتیان بە بنەماڵەی نەکردووە لەناو بنەماڵە خیانەتیشیان بە وراسی کردووە باوک خیانەتی کردووە کوڕەکەی خیانەتەکە کاتەوە
باوک خیانەتی کردو و ڕزاکەی خیانەتەکات و ئەمانە خەریکی خیانەتن و میلەتی کورد ئەم خاینانە باشە ناسێ و ئەرزانی ئەمانە ڕەگ و ڕیشان لە خیانەتایە و ئەمانە دەستێکی ئەمینین بۆی قەزای کوردی بن بە پێشۆک و بینیمان چۆن بە ناوی ڕیفراندۆم دەوڵەتی کوردیوە بە ناوی درۆیەکی گەوریان بۆ خەڵکی کوردستان کرد هەر هەمان هێزولانی سیاسی کە خەڵکی کوردستانیان برد بەرەو سنووقەکان وتیان ئێمە دەوڵەتتان بۆ دروستەکەین هەمان هێزولانی سیاسی 16 ئۆکتۆبەریان کرد و خیانەتیان لە خاک و لە خەڵکی کوردستان کرد هەمان هێزولانی سیاسیش هاتن بە خەڵکی کوردستانیانەوە با بچینەوە بۆ عراقی یەکگرتووە شانازیان بە عراقی یەکگرتووە کرد بۆیە خەڵکی کوردستان ئەمەنە ناوشیار نییە ئەم هەموو خیانەتە ئەم هەموو گەندەڵی ئەم هەموو فەسادیە نەبینێ بڕات دەنگیان پێبدا بەدڵنیایی و ئەمە تەزویرکردنی ئیرادەی خەڵکی کوردستانەوە کار بۆ شکاندنی ئیرادەی خەڵکی کوردستانەکرێ من بەش بە حاڵی خۆم پێم وایە مەسئولیەتێکی تاریخی لەسەر ئەو هێزولانە سیاسیانەیە کە لە ناوێنە بستنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بەشێکی تر لە هێزولانە سیاسەکانەیە کە ڕابەرایەتی خەڵکی کوردستان بکەن و ببن بە هیوا و بە ئومێد بۆ خەڵکی کوردستان چیتر ئەم بێ ئومێدیە کە پارتیویەکێتی کاری بۆکەن بۆی خەڵکی کوردستان بێ ئومێدکەن خەڵکی کوردستان وا تێبگەن کەوان بچن دەنگ بدەن و نەچن دەنگ بدەن ئەوان هەر ئەبنەوە حاکم ئەوان هەر ئەبنەوە دەسەڵات ئەبێ ئەمانە نوێنەرایەتێکی ڕاستەقینە بکەن و هەنگاوی جددیتر بنێن بۆەوەی خەڵک لەم بێ هیوای کە پارتیویەکێتی دروستیان کردووە دەرباز بکەن بەڵام خەڵک چاوەڕێی ئێوەی چاوەڕێی ئەوە لەوێ دەکەت کە هەنگاوی جددی بنێن بۆ ناینێن بۆ نمونە خەڵک زۆر لە دەنگدارانتان بازەوەکەن هەر ناکرێ بەیاننامە دەربکەن بۆچی هەنگاوی جددی نانرێت زانی ئێمە هەنگاوی جددیمان ناوە ینی خەڵکی کوردستانش و خەڵکی عراقش ئەمە باشە بینیان ئەگەر دیقەت دەی بە هەوڵ و مانوبوونی پەرلەمانتارەکان ئێمە و هاوپەیمانانمان توانیمان زۆرینەی پەرلەمانی ئەخێ ئێمە هێزێکی مەدەنین ئێمە هێزی چەکدارمان نییە ئێمە وەکو پارتیویەکێتی بەکرێگیراوی تورکیا و ئێران نین تا دەوڵەتێک پشتیوانیمان کە ئێمە هێزێکین بڕامان بە خەباتی مەدەنیە ڕێگای مەدەنی و خەباتی مەدەنی پەرلەمان و دادگایە ئێمە هانامان بەهۆردگی بردووە لە پەرلەمانی عراق توانیمان زۆرینە دروستکەین و توانیمان یاساکە هەموارکەینەوە بەڵام بەداخۆ جێبەجێ ناکەن بۆیە ئێمە ئەوەی لەسەرمانە کردومانەوە هەنگاوی جددیشمان ناوە ئاکرێ لە داهاتوە هەنگاوی جددیتریش بنین و وەکوتم خیاراتەکان لە بەردەمانە کراون و من بۆ خۆم پێم وایە ئەم هێزولانە سیاسانە دەسەوەسان نەوەستاون ئیشی باشیان کردووە جۆرێک لە جۆرەکان بەسیترین شتەوەیە کە ئێمە نەبووینە بە بەشێک لەم فەسادی ئیداری و سیاسی و تەزویرەی کە پارتیویەکێتی کردویانە و هیچ نەبێ ئێمە نەبووینە بە داردەستی دەوڵەتانی دراوسێ ئەمانە بۆ ئێمە جێگای شانازیە و خەڵکی کوردستانیش ئەم حەقیقەتە بینێ بۆیە ئاکرێت لە قۆناغەکانی داهاتوو هەنگاوی جددیتر بنین وەکوتم ئەو شەڕی کە پارتیویەکێتی دەستیان پێ کردو بۆ بێهیواکردنی خەڵک بۆ شکانی ئیرادی خەڵکی کوردستان ئێمە نوێنەرایەتی ڕاستەقینەی ئەو خەڵکە بکەین و بە پارتیویەکێتی بڵین و من بۆ خۆم پێم وایە ئێمە ئەتوانین ئەمە بکەین و ئەیشیکەین چۆن لە 9 ساڵی ڕابردوو ئەم بزوتنەوەی ئێمە توانیمانە ململانەیەکی ئەڵێ بە ملیم سازشمان لەسەر داواکاری خەڵکی کوردستان نەکردووە لەسەر بەرنامەی سیاسی خۆمان بەردەوام بووینە دەتوانین لە داهاتوشە بە هەمان نەفەس و بە باشتریش لەگەڵ هاوپەیمانانمان بەردەوام بین بۆی ئومێد و هیوا بۆ خەڵکی کوردستان بگەڕێنەوە و من هیچ گومانم نییە پارتیویەکێتی ڕەنگە چەند ساڵێکی تر بژێن بەڵام بە نەتیجە پارتیویەکێتی چارەنووسیان لە چارەنووسی سەدام حوسێن باشتر نابێت چارەنووسیان لە چارەنووسی قەزافی و ئەمانە باشتر نابێ تەنها وەخت ماوە من بۆ خۆم پێم وایە هەمومان ئەگەر چەند ساڵێک پش و درێژ بین بەردەوام بین بە ئیرادەیەکی بەهێزەوە کار بکەین چەند ساڵی داهاتوو هەموو ئەوانەی کە ئێستا لای بەشێک لە خەڵکی کوردستان زەحمەتە و قورسە و ئەیبینین بەواقەوە ئەبین ئەمانە هەمان چارەنووسیانە بێ و خراپتریش ئەبن لە سەدام و هاوشێوەکانی سەدام حوسێن. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا کامەران سەبارەت بە ئەگەرم پەیامەی پرۆسی تەزویرێکێتی و پارتی پامێک بێ بۆ بێئومێدی خەڵگا و بێئومێدی لایەنە سیاسەکان ئێوە بێئومێد دەبن لە گۆڕانکاری یاخود ڕێگەی گۆڕانکاری درو درێژە بەم بۆ هێزە سیاسەکان ئەم بۆ خەڵکیش خۆی هەتاوەکو ئیستیبدات دیکتاتۆریەت هەتاوەکو قۆڕەخکاری هەتاوەکو نادادگەری و نەعەدالەتی سیستەمی حکومڕانەتی خراپ
لە وڵاتدا بمێنێ بە دڵنیاییەوە ینی شەپۆل بۆ گۆڕانکاری و گۆڕانخوازی و چاکسازی و با بڵێن گەڕانەوەی ماف بۆ خاوەنداریەتەکەی خۆی ئەم بزوتنەوە ئەم جوڵانەوەیە لە گەشەکردنێکی بەردەوامدا دەبێت واتە کۆمەلگای ئێمە وا بە ئاسانی سازش ناکە لەسەر مافەکانی خۆی بەڵام ئێمە قسەمان لەسەر قزەی بێئومێدکردن ئەوە نییە کە کۆمەلگای ئێمە بێئومێد بێت لە ئایندێ خەبات لە خەباتکردنی بۆ ئایندێکی گەشەداری خۆی کە قسە لە بێئومێدی دەکەین کە دەسەڵات کاری لەسەر دەکات قسەمان لەسەر ئەوەیە بۆ ئەوەی کە هەوڵ بدرێت بۆ شایە بخاتە بینی نیگەرانی و ناڕزایی خەڵک لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکان لەگەڵ هێزە ناڕازیەکان بۆی کە ئەمانە نەیانتوانیوە ڕێبەرایەتی ئەمانە نەیانتوانن نوێنەرایەتێکی باشی میلەتە ناڕزایەکەی خۆیان بکەن واتە لێرەوە بۆ شایە دروست بووە یعنی کۆمەلگایەکی نیگەران کۆمەلگایەکی خەفەت خواردووە مەدەسەڵاتەوە هەیە دەبینی ئێستا ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان قەیرانی خراپی جادەکان قەیرانی کارەبا نەخۆشخانەکان ڕۆژ بە ڕۆژ ئەم قەیرانان لە کوردستاندا بەردەوامە واتە ئەمانە سیستەمێکی حکومڕانی باش و چاک بەرەو پێش نابن تاوەکو بتوانین بڵێ خەڵک ڕازی بکەن لەو ڕوانگەیەوە شەقامی ناڕازی پێویستی بە هێزە ئۆپۆزیسیۆنەکان نەمێنێ بۆی کە ڕەخنە بگرن و ڕێبەرایەتیان بکەن بۆ داخوازیەکانیان قسەی ئێمە لەو لایەنە نییە قسەی ئێمە لەوەدایە بە فیعلی ینی کە زۆر قسە لە سەر بێئومێدکردنی خەڵک دەکەن بێئومێدکردنی خەڵک لەسەر جۆری ڕێبەرایەتیکردنی ئەمە هێزە ئۆپۆزیسیۆنانە بۆ شەقامە نەڕزاییەکە ئەمەیە مۆزوعەکە من پێم وایە کاتێک کە خەڵکی کوردستان دەنجی بە کۆمەڵ دەنجی بە گۆڕان و بەم لایەنە نەداوە لەسەر ئەو ئەساسی دەنجی بۆ داون کە مافەکانن بۆ بژێڕێتەوە و ئەو مافانەی کە ئێمە بە نیازین بۆیان بژێڕینەوە و وەسیلەی کە ئێمە گرتومانەتە بەر بەتەکی لە ڕێی یاسا و لە ڕێگەی پەرلەمان لە ڕێگەی خەباتی مەدەنیەوەیە گرفتەکە لەوەدایە ئەمڕۆکە لە کوردستاندا خەباتی مەدەنی لە ژێر پرسیاردایە چونکە خەباتی مەدەنی پێویستی بە دەوڵەتێکی مەدەنی هەیە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دەوڵەتێکی مەدەنی نییە تاوەکو گوێ لە خەباتی مەدەنی بگرێەوە دەوڵەتێکی موسەساتی نتاوەکو گوێ لە پەرلەمان و یاسا بکرێت دەبینیان لە چەند ساڵی ڕابردوو پەرلەمان پەخرا و یاسا خرایە ژێر پێوە گرفتەکە ئێمە لەوەدایە ئێمە ئەو میکانیزمانەی گرتومانەتە بەر دەبێت زارێک کە مڕازعی بکەینەوە بۆ نمونە یعنی ئەگەر لە ڕابردوودا خۆپیشاندان و ناڕزایی هەبوو بێ دەبێت ئێستا بەدواوە ئەم لایەنانە بێن ڕێبەرایەتی خۆپیشاندان بکەن و بێن بۆ خۆیان پێش خۆپیشاندەران بکەون بۆ ئەوەی کە فشارێکی گەورەتر دروست بکەن لەسەر دەسەڵات یعنی زارێککە نەوعێتی ئەم خۆپیشاندانەی کە ڕابردوو زارێککە مڕازعی کەوالیتی ینی زۆری خۆپیشاندانەکان بکەینەوە بۆی کاریگەریەکانیان زیاد بێ لەسەر ئاستی دەرەوە کاتێک کە دەبینین ئێمە ئەمڕۆکە پێمان وایە بەشێک لە دنیای دەرەوە با بڵێن پشتیوانی پرۆسی دموکراتی و پشتیوانیکردنی خەڵکی کوردستانە و نیگەرانە بە منادادگەری و احتیکارێکە لە کوردستاندا هەیە ضرورە ئێمە بین دابنیشین بزانین ئەم هێزانە چەند تاوەکو لەگەڵیان گفتوگۆ بکەین و ئێمەش بیان کەینە پشتیوانی خۆمان واتە ئەگەر ئەم دوو هێزە لە دنیای دەرەوە لە ڕێگەی بەرژەوەندیەکانیانەوە کۆمەڵێک هێزیان دەست کەوتووە کە پشتیوانی لە ستەمکاریەکەیان دەکەن ئێمەش بین کۆمەڵێک هێزمان دەستکەوێ کۆمەڵک فاکتەری دەرەکیمان دەستکەوێ کە داکۆچی لە مەزلومیەتی با بڵێن ئەم هێزانە بکەن کە داکۆکن لە مەزلومیەتی میلەتەکەیان واتە جارێک ئێمە بین ستایلی کارکردنمان بگۆڕین ئەگەر نەیگۆڕین تەنها ستایلی کارکردنی ئێمە بریتی بێ لە ڕەخنەگرتن ستایلی کارکردنی ئێمە بریتی بێ لە نیشاندانی ناتەواوی ئەمانە من تەسەوڕ دەکەم نیشاندانی ناتەواوی ئەمانە زانیاری تازەنین بە خەڵکی کوردستانی بڵین ئەنی خەڵکی کوردستان دەزانن کە سیستەمێکی احتیکار لە کوردستاندا هەیە و نادادگەری بەرامبەر دەکرێت ئەمە مۆزوعەکە ئەگەر بریتی بێ لە ڕەخنەگرتن من پێم وایە ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان مەناعی پێیا کردو بەرامبەر بە ڕەخنەگرتن کە مەناعی پێیا کردو ڕەخنەی لێ بگرا قسەی پێ بڵێ بەڵام لە شوێنی خۆیان بە خۆدا ناچێتەوە یعنی ئێمە جارێک کە بەتەنها بە ڕەخنەگرتن ناتوانین چاکسازی و گۆڕانکاری گەورە لە کوردستان بکەین ئاگداری ئەوە بین و هەروەها تەنها بە خستنە ڕووی ناتەواویەکان زانیاری تازە نابەخشین بە هاوڵاتیان تاوەکو سیقەمان پێ بکەن بۆیە من پێم وایە ڕێبەرایەتیکردنی ئێمە بۆ شەقامی ناڕازی دەبێت جارێککە گۆڕانکاری لە بەسەرداوێ بۆی کە بگەین بە ئاستی ئەو بەرپرسیارەتی کە لەسەر شانمانەوە پێشم وایە لەم خۆناغادا کۆمەڵ و گۆڕان و ئەم لایەنانە بەرپرسیارەتیی زۆر گەورەتر و هەستیارتریان بە تایبەتی دوای 12 لە پێشدا سپاس دەکەم کا کاروان زۆر بە کورتی کاتمان نەماوە سەبارەت بەوەی کە ئێستا تاوکێ سەنجامی هەڵبژاردنی 12 ئایاری پەرلەمانی عێراق لانە بۆ تێمە لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش داین پێتان وایە دەبێ لانە چی بکەن بۆ مەسەلەی بەشداری کارای خەڵک و گێرانەوەی ئومێد بۆ هەڵبژاردن لە مانگی نۆکەوە بڕێرە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت بە کورتی بێ سپاس دەکەین طبعا بەرنامەی سیاسی هێز و لایەنە سیاسیەکان و ئەبێ خەڵکی کوردستانیش نەکەوێتە ژێر کاریگەری ئەو بێئومێدکردنی کە پارتی و یەکێتی ئایانەوێ و خەڵکی کوردستانش من بۆ خۆم پێم وایە وشیارەوە ئەم جارە
سزای پارتیویەکی دێدا بە شێوازێکی تر و بە دڵنیاییەوە من گەشتبێنم کە لە هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستانە هەموو ئەو هێزولانە سیاسانی کە لە دەرەوەی بەرەی پارتیویەکێتین ئەتوانن زۆرینەی پەرلەمانی ببنەوە و خەڵکی کوردستانیش من بۆ خۆم پێم وایە ئەوانەی کە لە 12 پێنج نەچوونە پەشیمان کە نەچوونە بۆی بچنەوە سەر سنووقەکانی دەنگدان و سزای پارتیویەکێتی و هاو ئاوازەکانیان بدەن و بە دڵنیاییەوە ئەشبینین سزایان نەدەن و من بۆ خۆم گەشتبێنم کە خەڵکی کوردستان هوشیارەوە ئەم جارە ئەوانش کە نەچون پەشیمانن لەوەی کە نەچون و ئەشبینی ئینشەڵا ئەو بەرەی کە لە دەرەوەی ئیرادەی پارتیویەکێتیە زۆرینەی پەرلەمانیە باتەوە بە پشتیوانی خوا و خەڵکی کوردستان من گەشتبێنم کە گۆڕانکاری گەورە ببین لە هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستان. بەڵێ زۆر سوپاس بۆ بەرەس کاروان هاشم ئەندامی جوواتی نیشتیمانی بیستمی گۆڕان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی، هەروە کامران بابانزاد ئەندامی سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی کە لە ستۆری سەرەکی لەگەڵمان بووی. سوپاس بۆ بینەرانی بەرەس، سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.